لە ڕاگەیەندراوێکدا بە بۆنەی ساڵی نوێی خوێندنەوە مەکتەبی سکرتاریەتی یەکێتی مامۆستایانی کوردستان دابەشکردنی زەوی باگرێبەستکردنی مامۆستایانی وانەبێژ و جێبەجێکردنی یاسایی خاننشینی ژمارە 9 ساڵی 2014 بە هەنگاوە باشەکانی ساڵی ڕابردوو دادەنێت و ژمارەیەک داواکاریش بۆ ساڵی نوێی 2025-2026 ئاشکرا دەکات و دەشڵێت ئەم داواکاریانە دەبێت کاری جددی لەسەر بکرێت تاوەکو پرۆسەی پەروەردە و خوێندنی باڵا بەباشی بەڕێوە بچێت. یەکێتی مامۆستایانی کوردستان داوا دەکات کێشەی موچە چارەسەر بکرێت و مانگانە بدرێت چیدی ئەو بابەتە تێکەڵی ئەجێندای جۆرا و جۆر نەکرێت. داواش دەکات بەرزکردنەوەی موچە دەست پێ بکاتەوە کە لە ساڵی 2016ەوە مامۆستایان لێی بێبەش دەکرێن. ئەوەش زیانێکی زۆر گەورەی لێکەوتووەتەوە. بە جۆرێک هەر مامۆستایە گوژمەیەک پارە کەمتر لە پێدراوەکانیان وەردەگرن. سەبارەت بەو زەویانەی بە مامۆستایانیش دراوە یان دەدرێت یەکێتیەکە داوا دەکات هەموو خزمەتگوزاریەک لە پێشیانەوە پێشینەی خانوبەرەیان بۆ بڕخسێت. یەکێتی مامۆستایان ڕایشی دەگەێنێت مامۆستایانی گرێبەست بکرێنە هەمیشەیی. سوود لە مامۆستایانی وانەبێژیش ئەوانەی لە کاتی خۆیدا گرێبەستیان بۆ نەکراوە یان لادراون وەربگیرێت. سەبارەت بە مامۆستایانی خاننشینکرا و ڕاگەیەندراوەکەی یەکێتی مامۆستایان داوا دەکات تەواوی موچەکانیان و ئەو پاداشتانەی بۆیان دیاری کراوە بەبێ دواکەوتن پێ بدرێت. هەر لەو بارەیەوە دەڵێت دواخستنی موچە و پاداشتی مامۆستایانی خاننشین بە هەر پاساوێک پێشێلکردنی ئاشکرای یاسای مافەکانی مرۆڤیشە. یەکێتی مامۆستایانی کوردستان لە ڕاگەیەندراوەکەیدا بە بۆنەی دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندنەوە داواش دەکات ئەو هەموارانەی لە یاسای وەزارەتی پەروەردەی فیدراڵ کراوە کە خۆی لە زیادکردنی دەرماڵی 150,000 بۆ 300,000 خزمەتی دەرەوەی شار بە دوو چەندان و هەژمارکردنی خزمەتی وانەبێژان مامۆستایان و وانەبێژانی هەرێمی کوردستانیش بگرێتەوە. سەبارەت بە مامۆستایانی ناوچە جابڕێنراوەکانیش یەکێتی مامۆستایان ڕای دەگەێنێت لە هەموو ئەو ئیمتیازاتانەی هاوڵەکانیان لێی بەهرەمەندن ئەوانیش بە تەواوی بگرێتەوە. لە کۆتاییشدا یەکێتی مامۆستایانی کوردستان جەخت لەسەر داواکاریەکانی ڕاگەیەندراوەکەی دەکاتەوە و ڕای دەگەێنێت پرۆسەی پەروەردە و فێرکردن بەرگەی زیاتر لەوە ناگرێت کە بە کەم و کوڕیەوە بڕێوە بچێت. ئێمەش خەباتی مەدەنی بە هەموو جۆرەکانیەوە بۆ هێنانە دی ئامانجەکانمان بەڕەوا دەزانین.